بسم الله، الحمد لله، والصلاة والسلام على رسول الله وعلى آله وأصحابه ومن اهتدى بهداه. سبحانك لا علم لنا إلا ما علمتنا إنك أنت العليم الحكيم. اللهم إنا نسألك علما نافعا ورزقا طيبا وعملا متقبلا، آمين. أما بعد، كتاب الأقضية والشهادات. الأقضية جمع قضاء. قضاء إيش يعني؟ بڕانەوەی کێشەی نێوان خەڵکی بە شەریعەتی خوا جل جلاله. قازیش ئەو کەسێکە ئەو سوڵتەیەی دەدرێتێ. والشهادات ئەحکامەکانی شایەتیدان و ئەحکامەکانی. ئەبوو شوجاع ڕەحمەتی خوای لێ بێت فەرمووێ ولا يجوز دروست نییە ئەن يلي القضاء ببێتە قازی إلا من كاري قضاوت بكا إلا من استكملت فيه 15 خصلة. إلا وانا بك استكملت فيه تيلا كوبو بيتو طابو بي 15 خصلت 15 صفت. يكم جاري لبيش دي ببزاني كا اگر يكس هبو امرجاني تيدا بو لسر ئەو کەسە فەرزی عینە، ئەو کەسە فەرزە لەسەری بچێ قەزاوت بکات، چونکە مەرجەکان هەر لەودا کۆبووەتەوە. ئەگەر زیاد لە کەسێ هەبوو فەرزی کیفایە لەسەریان، یەکێ بچێ ئەو قەزاوەتە بۆ خەڵک بکە. هەم دەبێ ئەهلی هەموو ناوچەیەک زانایەکی، ئەگەر حکوومەتیش داینەنێ، زانایەکی زانا بە شەریعەتی خوا جل جلاله لە خواترس بکەنە برا گەورەی خۆیان بە جۆرێک کە کێشەکانیان بۆ یەکلا بکاتەوە. ئەم خەسڵەتانەی کە پێویستە لە قازی دابن، یەکەمیان ئەلئیسلام، موسڵمان بێ، کەوا بوو ئەهلی ذیممەش هەر دەبێ قازی موسڵمانیان بۆ دابنرێ. دووەم والبلوغ، بالغ بێ، منداڵ نەبێ. سێەم والعقل، عقل بێ، شێت نەبێ. چوارەم والحریە، ئازاد بێ، کۆیلە نەبێ. والذکوریە، نێر بێ، مێ نەبێ. شەشەم والعەدالە، دادپەروەر بێ، یانی فاسق نەبێ. دوایش ئینشاءالله باسی عەدالەت و فیسق بە تەفسیل لێ. حەوتەم ومعرفة أحكام الكتاب والسنة، حكمكاني قرآن، الكتاب القرآن والسنة، سنة پیامبر صلى الله عليه وسلم بزاني، يعني بزاني كامة ناسخة، كامة منسوخة، كامة عامة، كامة خاصة، كامة فرمودة صحيحة، كامة ضعيفة. هشتم ومعرفة الإجماع ومعرفة الاختلاف، ئاگاداری ئیجماعی زانایان بێ، بزانێ زانایان لەسەر چی ئیجماعیان هەیە، نەوەکو بە خلافی ئیجماع فتوا بدا و خلافی ئەوەلین و ئاخرین بڵێ بەبیانیەوەی ئیجتیهادی کردو. ومعرفة الاختلاف، بزانێ لە کوێشدا خلافیان هەیە. ومعرفة طرق الاجتهاد، طريقەکان ڕێگاکانی ئیجتیهادکردن، هەڵێنجانی حکمیش لە قورئان و سنەت بزانێ کە لە ڕێی چیەوە بەدەست دێت؟ لە ڕێی زانستی ئوسولی فقهەوە بەدەست دێت. دێم ومعرفة طرف من لسان العرب، طرفێ لەچێ بەشی پێویست کە ئیشی پێ ڕاپەڕێنێ لە زمانی عەرەبی بزانێ، لە مفردات، لە وشەکاری، ولا نحو، ولا صرف، ولا بلاغة. دائما ومعرفة الطرف من لسان العرب. يازضا ومعرفة تفسير كتاب الله تعالى، تفسير كلام خواش جل جلاله، تفسير قرآنيش بزاني. كأم خصتاني تيدابو مجتهدة بۆی هەیە بە تێگەیشتن و هەڵێنجانی خۆی لە قورئان و سوننات حکم بکە، کە یەکێکمان دەست نەکەوت ئەم دەیانی ئەم خەسڵەتانی تێدا کۆبوو بێتەوە، ئەو کاتە واجبە قازیە دابنین کە بە پێی یەکێک لە چوار مەزهەبەکە حکم لە نێوان خەڵکیدا بکە. دوازدەوە ئەن یەکونە سەمیعە، بیسەر بێ،
ببیستێ ئەگەر گوێشی گران بێ قەیداکە گرنگەوە ببیستێ سیانزە وأن يكون بصيرا بینابێ چاوی ببینێ بەڵام نابێ چاوی زۆر زەعیفێ طبعا نابێ کوێریش بێ لە مەذهبی ئێمە وأن يكون كاتبا وكاتب بنووسریش بێ ینی بتوانێ بنووسێ طبعا معتەمەری مەذهب ئەوەیە کە ئەمە سونەتە باش وایە چاک وایە بتوانێ بنووسێ بەڵام مەرج نییە بەڵام شەرتە بتوانێ قسە بکە شەرتە توانای قسەکردنی بەڵێ سنەتە باش وایە وأن يكون مستيقظا لأن نسخش متيقظا يعني وشتوريا وبآقا بي نك فعلي لي بكري إنجا قاضي ويستحب سنة وايا باش وايا أن يجلس في وسط البلد لنا وراستي شار لجيقايا همو خلق بيقاتي دابنيشي في موضع بارز لجيشي ديارو برشاو بك أما كاكا محكمة في موضع بارز ديار أشكرا في موضع بارز للناس ولا حاجب له نابێت دەرگاوانێ دانێ کەڕێ لە خەڵک بگرێ بگەنە لای قازی باش وایە سونەت وایە یەکێ دابنێ خەڵک ڕیسکا و خەڵک مانکا و ئەوە باشە بەڵام یەکێکە مانع بێ نەیڵێ و خەڵکە بگاتە لای قازی ئەوە نابێ دای بنێ نابێ حاجب دابنێ ولا يقعد للقضاء في المسجد مكروها باش نییە لە ناو مزگەوت دابنیشێ بۆ قەزاوە چونکە مزگەوت لە ئەساسدا جێی ئەوە نییە إنجا ويسوي واجب يكساني بكا بين الخصمين لبين دو خصمك دو بابلين أو كا شيئان لقال يكسريه المدعي شكات كار المدعى عليه شكاد لكراو يكساني بكا لنواني أم دوانا في 3 أشياء لسيشدة في المجلس لشويني دانشتنيان نقي كان ببيو رابقري ويدي كداب نيشيني یاکیان لەسەر کورسی دابنیشێنێ ئەوەی کە لەسەر ئەرز یاکیان لە تەنیش خۆی دابنیشێنێ ئەوەی دیکە دوور لە خۆی دەبێ کسانی بکە لەوە واللفظ وەکو یەک لەفزی لەگەڵیان شیرین بیا ڕق بێ مەثەلەن نەک خۆی لە یەکیان تووڕەکا و بە زمانی شیرین لەگەڵ ئەوەی دیکە بدێ وەکو یەکتریش گوێیان بۆ بگرێ نە هەر گوێ لە یەکیان هەر ڕانەگرێ ئەوەی دیکەش لێگەڕێ بە نیو ساعات قسە بکە واللحظ تەماشاکردنیشی بۆیان وەکو یەکتری بێنەوە لە کاتی قسەکردن تەماشایەکیان هەر نەکە تەماشای ئەوەی دیکەیان بکە ولا يجوز دروست نییە يعني حرامە كقاضي أن يقبل الهدية دیاری وەربگرێ من أهل عمله لەوانەی کاریان تی دەکەوێ بە پوختی قاضی حرامە دیاری وەربگرێ لە دوو حاڵەتدا نەبێ یەکەم لە سنووری دەسەڵاتی خۆی نەبێ و مهدیەکەش دیاری بەخشەکەش کاری لە لای نەبێ سنووری دەسەڵاتی خۆی یعنی چی فڵانە کەس قازی هەولێرە بۆ نمونە سنووری دەسەڵاتی ئەو هەولێرە ئێستا لە سلێمانیە بە سەفەر بە سەردان لەوێ ئاساییە یەکێک کە خەڵکی ئەوەیە قەزیەکەی ئەگەر لێ بقۆمێ لە سلێمانی لێ دەقۆمێ نایەتە هەولێر بۆ نمونە دیاری پێشکەش بکە بەس بۆ مەرجە ئەو شەخصە قەزی لای و قازیە نەبێ کاری پێی بێ و فڵان ئیشی بۆ بکە یەکەم ئەگەر قازەکە لە سنووری دەسەڵاتی خۆیدا نەبێ دروستە دیاری وەربگرێ دووەمیش لە سنووری دەسەڵاتی خۆیدا بێ بەڵام مهدیەکە دیاری بەخشەکە پێش بوونە قازیش دیاری بۆ دەهێنا پێشەوەی ببێتە قازیش برادرن کۆنە برادرن کاکەمە لە ئامادەیی بووین مەسەلەن دیاری هەر بۆ دەهێنا هێشتا بە دوو مەرج یەکەم قەزی لە لای نەبێ ئیشی لە لای نەبێ ئێستا دوو لەوەتەی بۆتە قازی دیاریەکەی زیاتر یان گرانبەهاتر نەکردبێ کابوو لە سنووری دەسەڵاتی خۆی دیاری بۆی هەیە لە یەکێ وەربگرێ کە پێش بوونە قازیش دیاری بۆ دەهێنا ئێستاش قەزی لە لای نییە دیاریەکەیشی لە چاو پێش بوونە قازی زیاتر یان گرانبەهاتر نەکردووە اینجا وەیەجتەنیبو القەضاء خۆ دەپارێزێ
سنة دوای قضاء بڕیار نەدا في 10 مواضع لدى جێگادا، يعني لەم حاڵەتانە مەکرووهە بڕیار بدا و قەزاوت بکە. یەک عند الغضب، کاتێک کە تووڕە بووە، بەڵام ئەگەر بەو حەدە تووڕە بوو کە چاوی دنیای نەدەبینی ئەوە هەر حەرامە قەزاوت بکە ئەو کاتە. والجوع برسيتي والعطش تینوێتی، يعني برسيتي و تینوێتی تند زۆر. وشدة الشهوة، وشهوتيشي جوڵا لو كاتيش هر مكروها بڕیار دا. فما شەوە ئەگەر زۆر تێر بێ، زۆری نان خوارد بێ. والحزن، خەمی هەبێ، خەمی. والفرح المفرط، مفرط يعني زۆر دڵخۆشە، یان حوزنێکی مفرطی هەیە، زۆر دڵتەنگە، ئەو کاتانە بڕیار نادا. وعند المرض، لكاتي نەخۆشیەک کە ئەزیەتی بدا، ئازاری هەبێ. ومدافعة الأخبثين، ئەو کاتەی کە میزیا پیسایی ڕاگرتووە یان بای ڕاگرتووە. وعند النعاس، ئەو کاتەی خەوی دێ، خەو زۆری بۆ هێناوە. وشدة الحر والبرد، لكاتي حر گەرمای زۆر یان بەرد سەرمای زۆر. ئەوە دەرێ شەر نییە ئەو سەرمای بێ یا گەرمای بێ. یعنی لە دەرەوە جاری وایە زۆر ساردە بەس ژوور هادئە کەشوهەوا ڕێکە، ئەوە ئاسایی. بەمان شێوە هەرچیەکی دیکە کاریگەری بەسەر عەقڵ و بەسەر تەبعیەوە هەبێ باش وایە لەو کاتە بڕیار نەدا، وەکو بترسێ بۆ نمونە. اینجا ولا يسأل المدعى عليه، پرسیار ناکە، هیچ قسە لەگەڵ مدعى عليه شکات لێکراو ناکە. شکات لێکراو هیچی لە هیچ دانێ نازەمزان شکایەتکار دەڵێت چی. إلا بعد كمال الدعوة، هەتا شکایەتەکە تەواو دەبێ، يعني مدعی شکایەتکار لە شکایەتەکەی خۆی تەواو دەبێ. اینجا بە مدعى عليه دەڵێ کاکە بیستت دەڵێ نان، يعني مثلا دزی لێ کردووم، پارەی لێ خواردووم، فڵان شتی لێ کردووم، جوابی دەوە دەڵێ چی؟ وەڵامت چییە بۆ قسانە؟ کابرا شکات لێکراو. ئەگەر ئیقراری کرد تەواو بابەتەکە دەبڕێتەوە، ئێعتراف دەکەم بەڵێ ڕاست دەکا قوربان. ئەگەر نا بە مدعی دەڵێ بەڵگەت چییە؟ دەیتوە مدعی، دەیتوە شکایەتکار، تۆ تۆمەتێکت داوەتەوە پاڵە و پیاوە، ئەو پیاوە ڕەتی دەکاتەوە، بەڵگە بێنە. ولا يحلفه، نابێ مدعى عليه سوێند بدا. سوێند لە ئەسڵ لەسەر مدعى عليه ولا عفوا ولا يحلفه مدعى عليه، يعني شكال لكراو سوين نادا إلا بعد سؤال المدعي. هتا مدعي داوا دكا شكايت كراو دڵێ ئەمن بەڵگەم نییە، شکایەتکار داوای بەڵگەی لێ دەکرێنە بەڵگەم نییە، بە جەنابی قازێ من داوا دەکەم مدعى عليه سوێن بخۆ. کە مدعی شکایەتکار داوای کرد مدعى عليه سوێن بدرێ، قازێ ئەو کاتە بە مدعى عليه دڵێ سوێن بخۆ کە بێتاوانی کە ویشت نەکردووە. مثلا ولا يلقن خصما حجة، دروز نية نابي خصم لو خصمانا مدعي مدعى عليه حجيجي تلقينك بلقيجي بي بلي آوا بلي وآوا ملي نابي واي بي بلي. ولا يفهمه كلاما، نابيك سيجي كلامي تيبقيني آوا بكو آوا مكو آوا بلي وآوا ملي، يعني اما بس فلانشتا ونيا يعني تي ينامي قصية شرحك قصكي واضح نية نامي والله اما بس فلانشتا لا شي قصكاني في ضلبو في الله يعني جنابة آوا دفرمي نا لا قصية تينا قيشت بوقي دزناك هذا الشرح كردني تينا قيشتم دوباركو قصكان دوباركو. ولا يتعنت بالشهداء، شهداء شایەتەکان لا يتعنت بهم، قسەی ڕق و ناخۆشیان پێ ناڵێن، نەوەک واز لە شایەتێکە بێنن، ئەو بۆ هاتوون شایەتی دەدەن، ئەوە چکارن بۆ قڕ بەسەری خۆتان دەکەن، نابێشتیوە. ولا يقبل الشهادة إلا ممن ثبتت عدالته، قاضي نابێ شایەتی وەربگرێ قبول بکە إلا لە یەکێک نەبێ کە ثبتت عدالته، عادلیەکەی دادپەروەریەکەی ئەوە کە شایەتی لێ قبول دەکرێ، وەکو دوایی ئینشاء الله باسی یەکەین لە لای ئەو قازیەت چەسپا بێ، نازانێ شایەت هەر چێشە خۆ نابێ ئەوە لەو گۆڕە شایەتی لێ وەربگرێ.
لەبەر سوبحانڵە کە ئەوە نەبوو شایەتی بە درۆ زۆر دەبێ کاکە سەدان قەزیە هەزاران قەزیە هەیە ئەم پێنج شایەتی هێناوە ئەمیش پێنج شایەتی هێناوە ئاو پێنج شایەتە سون دەخۆن وەڵڵا بوو سون دەخۆن وەڵڵا وا نەبوو هێ لەبەرەوەی زۆربەی هەر نازانن چییە نازانین فڵان چییە یا فڵان کەس قسەی ڕاستی بەسەر زاردا نایە وەکو شایەتیش قبوڵ دەکرێت ئەی ئەگەر نەیناسی ئەگەر کابرا شایەتی نەناسی قازی پێش وەرگرتنی شایەتێکی دوو پیاو دەنێرێ تعقیبی حاڵیکن دوو پیا بەجیا و دوو پیاو نابێ ئاگایان لە یەکتری بێ بە تەنیا یەکیان جیا دەکاتەوە فڵانی کوڕی فڵان دەچێت لە دەر و دراوسەی دەپرسێ لە کەسوکاری دەپرسێ وەزعی دینداری و عەدالەتی چۆنە گوتمانەوە دوانە نابێ ئاگایان لە یەکتری هەبێ ولا يقبل شهادة عدو على عدوه نابي الشايتي عدو دجمن على لدجي دجمنكي والبقري يعني دوان هن كيف يا متشاري يكترينا حظنا كان توشي خير من والله حزي لي الزرر بك شايتي أولا دجي أويدي كور ناجري كان وين لدجي يعني تي يعني للسودي ورد جيري شايتي دجمن للسودي دجمنكي ورد جيري أهم ئەو دوژمنایەتیە ئەگەر بەهۆی دینەوە بێ ئاساییە کەوابوو شایەتی موسڵمان لە دژی بێباوەڕ وەردەگیرێ بەڵام بەعەکسەوە نا شایەتی بێباوەڕ لە دژی موسڵمان وەرناگیرێ ولا هەم قبوڵ ناکا شەهادەتە شایەتی والدین لیوەلەدیهی باوک و دایک و باپیرە و داپیرە بۆ ڕۆڵەی خۆیان یعنی لە بەرژەوەندی ئەوان وەرناگیرێ ولا ولدين بهمان شو شایەتی ڕۆڵە کوڕنەوە لیوالیدیهی بۆ دای بابیان داپیرە و باپیرەی وەرناگیرێ کابوو شایەتی ئەمانە لە جی یەکتری وەردەگیرێ لە دژ شایەتی کوڕ لە جی باوکی وەردەگیرێ مەثەلەن جگە لەمانە شایەتی هەموو خزمێک لە سوود و لە جی یەکتری وەردەگیرێ کابوو شایەتی برا لە سوودی برا وەردەگیرێ بەڵێ شایەتی برا لە سوودی برا وەردەگیرێ ولا يقبل كتاب قاض إلى قاض آخر كتاب نسراوي هیچ قاضيك بولاي قاضيكي ديك قبول ناكري وكاري بي ناكري في الأحكام لحكم مكان چۆن قاضية نامەیە دەنێرێ بۆ قاضيكي ديك دوو شایەت فڵان و فڵان لە لای من شایەتیان داوە کە فڵان ئەوەندە قەرزاری فڵان کەسە ئەوە حکمەوە نییە فڵان قەرزاری فڵان کەسە بە تەنیا بەو کتابە ئیش ناکرێ بەو نووسراوە قازی دووەم کە نووسراوەکەی بۆ نێردراوە نابێ بەو کتابە ئیش بکە إلا بعد شهادة شاهدين هەتا ئەو کتابە دەبێ قازیەکەم دوو شایەتیشی لەگەڵ بنێرێ کە ناوی ئەو دوو شایەتە لە نێو کتێبەکەدا هاتووە لە ناو نووسراوەکەدا هاتووە یەشهەدانی بیمافی شایەتی دەدەن کە بەڵێ ئەم نووسراوە لە لای قازیەکەوە هاتووە ئەوە بۆ ئەوەی نەوەک تەزویر بکرێ نامەیە بە ناوی قازیەکەوە بنووسرێ و حکمیشی پێ بەسەرێکێکدا بدرێ کورت و مختصر یعنی دەبێ بە ڕێگایە دڵنیابینەوە کە ئەوە حکمی قازی فولانە نەوەکو ئەو نووسراوە تەزویر بکرێ واضحە فصل ويفتقر القاسم ئەوەیە کە لە لای قازی دانراوە بۆ دابەشکردنی ماڵی هاوبەش شەریک دێن دەیانەوێت لێک ببنەوە ماڵەکە دابەشکن مثلا لەسەر لای القاسم بەڵام ئەم قاسمە ئیفتیقاری هەیە پێویستی هەیە إلى 7 شرائط بە 7 مەرج یەکە ئیسلام مسلمان بێ ئەو قاسمی ئەو ئینسانی ئەو ئەرکەی پێدەست پێدرێ لە محکەمەی شەرعی دەبێ مسلمان بێ دووەم والبلوغ بالغ بێ سێم والعقل چوارەم والحرية پێنجەم والذكورة شەشەم والعدالة عادل بێ فاسق نەبێ والحساب لە بیرکاریش بزانێ لە ژمارەکاری بزانێ لە دابەشکاری بزانێ هەم ئاگاداری ڕووبەر و مەساحە هەبێ چونکە جاری وایە زەوی دابەش دەکات جاری وایە خانوو دابەش دەکات فإن تراضى الشريكان
ئەگەر دوو شەریکەکە لە نێوان خۆیان ڕازی بوون بما يقسم بينهما کە فڵانە کەس لێکمان دەکاتەوە باوەڵی ماڵەکەمان لە نێوان دابەش دەکات خۆیان نەچوونە لای قازی یعنی بەڕێزان لە دەرێ وتیان دەچینە لای کاک بۆ بچینە مەحکەمە خۆی شەکیەوە دەقورس نییە دەچینە لای کاک فڵان کەس ئەوە لەم يفتقر إلى ذلك ئەو کاک فڵان کەسەی کە ڕێک کەوتون لێکیان کاتەوە ماڵەکەیان دابەشکە پێویستی بۆ هەموو مەرجە نییە بەس پێویستی بە دوو مەرجە شێت نەبێ و منداڵ نەبێ شێت نەبێ و منداڵ نەبێ بەڵام ئەگەر یەکێ لە شەریکەکان شێت یا منداڵ بێ یەکێ لە شەریکەکان شێت یا منداڵ بێ دەبێت قاسیمەکە هەر حەود مەرجی تێدا بێتە دی با لای قازیش نەبێ واضحة باشا منظرك يعني شێت واردە ماڵی هەبێ بە میرات بووی بەجێماوە مثلا سەرپەرشتیارەکەی وارد بە لە مەسلحەتی شێتەکە دەبینێ کە لێک جیا بێتەوە لەگەڵ شەریکەکەی مثلا ئێستاوە جیهەتی شەراکەتەکە شێتە وانە پێکەوە ماڵیشیان پێکەوە بۆ ماوەتەوە مثلا ئەو خانوێیە پێکەوە شەریک نین هی هەردووچیانە ئێوە شەریک نییە وانە ئەوە شەریک نییە هاوە إنكارت هي ملاحظة باشا فإن تراضى الشريكان بمن يقسم بينهما لم يفتقر إلى ذلك بلام وإن كان في القسمة تقويم أجر دابشكاريك بيوسي بالتقويم هو تقويم يعني قرساندن هذا في الله يواش يعني بيوسي بنرخ دانان هبو برزان أو نرخ دانان شهاتي دانا كوالله فلان شد $5 دك أجر قرصاندني تيدابو لم يقتصر فيه على أقل من 2 نابي كم ترلدو قاسم بشبكة يعني أو تقويمة أو قرصان ندبي دو كز دياريكا شو قلت من شايتي دانا كفلان شد باي $5 دبي شي كش بيه بلا آية بفعلي فلان شد باي $5 واضحة عزيزان باش وإذا دعا أحد الشريكين شريكه أجر يشيل الشريك كان شريكك ديكي بان كردو داواي ليكرد إلى قسمة ما لا ضرر فيه ويشتي بشبكن ليك ببنوا أو اشتشي ما لا ضرر فيه بول ليك بونويا زياني برناك يعني بونمو خانويك 500 متر زورا سانديكين الدو خانوي 250 متر لا إجناك يونيا كلتي هردميني وايا أو كاتل لزم الآخر إجابته لازم الدبين ناتشار الشريكة كيديكا بيبدميو بقصيب كاو من الكذب يكليك دمنو والله ما وشتيك ليك ناكريتوا مثلا بج ناكري بارتيكي بشيكي فائلي نامنو كو سياريك مثلا علاج شيا دشمانو ليك ببينو يا بنورة بكاري دينين كاك الرجلات والرجل هيمنا يا بكري كريكي باش دكين يا دي فروشينو باركي باش دكين باون دا بس بيه والحمد لله رب العالمين سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت استغفرك وأتوب إليك